لە ڕاستیدا من سەردانی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانم کردووە، تەنها زانکۆی کە سەردانم نەکردووە و لەگەڵ ئەوەی کە چەندین جار زیارەتی ئەم دەبەرەم کردووە، ئەم زانکۆی ڕاپەڕی نەبووە. ئێستا ژمارەیەک لە خوێندکاران باسی ئەویان کرد کە ئەم پێشانگای کتابیان هەیە و هەمان کاتیشدا بەڕێز کاک مۆفەق کە تازە دەست بەکار بووە ویستم بێم پیرۆزبایی لێکم پیرۆزبایی لە مامۆستایانی زانکۆ بکەم کە ئەوە ئەم زانکۆی ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشەچێ. من پێم وایە ئەو دەڤەرە چۆن لە نەبەردیەکان لە پاراستنی کوردستان و دژایەتیکردنی داگیرکەرانی کوردستان لە ڕێزی پێشەوە بوو، لە بەخشینی خوێن و لە ڕۆڵەکانیشی لە ڕێزی پێشەوە بوو. ئاواش دەبی لە خزمەت گوزاری و پێشکەشکردنی خەدەمات بۆ ئەم ناوچەیە دیسان لە ڕێزی پێشەوە بێ و یەکێک لە شاکارەکانی کە جێپەنجەی حکوومەتی هەرێم و بەهیمەت و پشتیوانی جەنابی مام جەلال سەرۆک کۆماری عێراقی پێشوو کردنەوەی ئەم زانکۆی وەکو دامەزراوێکی زانستی زۆر گرنگ بۆ ئەوەی ئەم ڕۆڵەکانی ئەم ناوچەیە کە لە ئەنجامی خەبات و تێکۆشان و گرنگی ناوچەکەیان لە ماوەیەکی زۆردا بێبەش بوون لە خوێندن و برەودان بە پلەی خوێندنیان لێرە ئەویان بۆ قەرەبوو بکرێتەوە لە ڕێکردنەوەی ئەم زانکۆیە. ئەمە دەوری خۆی بینیوە و ئەبێت تەمەرکەزێکی گرنگ لە داهاتوودا.